ڕێز و سڵەوەیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی بەرنامی لێکدان و هەڵوێست و چەند بابەتێکمان ئامادەیە بۆتان دەخوێنمەوە. بابەت یەکەمیشمان بەناونیشانی ئاستی هاوسەنگی شەڕی ئەمریکا و ئێران. ئەم بابەتە لەلایەن عوسمانی حاجی مارەفەوە ئامادەکراوە. بەم جۆرە دەست پێ دەکات. ڕووداوەکانی هێرشی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران زیاتر شەڕێکی پەرتبوون بوو تا ئەوەی شەڕێکی چارەنووساز بێت. تەلەڤیڤ هەر لە سەرەتاوە قماری لەسەر ڕووخانی ڕژیم کرد کە بە ئامانجگرتنی سەرکردەکانی دەستی پێکرد، دیارترینیان عەلی خامنەی. ترەمپ و ناتانیاهۆ بانگەوازی گەلی ئێرانیان کرد کە هەنگاو بنێن و خۆپیشاندان بکەن بۆ ڕووخاندنی کۆمەری ئیسلامی، بەڵام واقع چاوەڕوانیەکانی پێچەوە نەکردەوە. سوپای پازاران کۆمەڵکوژی جەماوەری ناڕازی و خۆپیشاندەرانی کرد. هەروەها تاران سەرڕای ئەوەی کەوتە بەرگورزی لێدانی گەورەی هێزی ئاسمانی، بەڵام توانی خۆڕاگری خۆی نیشان بدات. سەبارەت بە ئەمریکا و ئیسرائیلیش بڕیاریان وابوو شەڕێکی خێرا و سنوردار و کورتماوە ئەنجام بدەن، بەڵام بە خێرایی پەرەیسەند و بوو بە ڕوبەڕووبوونەوەیەکی هەمەلایەنە و فرەبەرەیی. بەڵێسەی ئەم شەڕە لوبنان و خەلیج و عێراق و کوردستانی شێگرتەوە. هەڕەشەی تێکدانی یاساییشی نێودەوڵەتی بەشێکی بێوێنە بە جۆرێک دروست کرد و ئیدارەی ئەمریکا سەرەتا گرەوی لەسەر سناریۆی گۆڕانی خێرای ڕژیم دەکرد، بەڵام دواتر بۆ ئەمریکا و ترەمپ دەرکەوت کە ڕێگای تاران بەو شێوەیە سادە و ئاسان نییە کە لە ژووری ئۆپراسیۆنەکاندا پلانی بۆ داڕێژرا بوو. سەرەتا لەدانەکان بۆ بەدەستهێنانی سەرکەوتنێکی پێشوەختە بە نەهێشتنی ڕەهبەری و سەرکردەکانی کۆماری ئیسلامی وەک ئەمریکا دەستنیشانی دەکرد بۆ پەخستنی سیستەمی فەرماندەی و کۆنتڕۆڵکردنی ئێران بوو. بەڵام پێگەهاتەی دامەزراوەی ڕژێمی ئێران توانایەکی خێرای نیشاندا بۆ پوچەڵکردنەوەی ئەو نەخشەیە. ئەو ماوە کورتەی ئەمریکا و ئیسرائیل پێشبینیان دەکرد ئێرانی گۆڕی بۆ شەڕێک کە 40 ڕۆژ درێژەی کێشە. هەروەها دیشمان کە لێدانە ئاسمانیەکان بۆ فشاری زیاتری ناوچە مەدەنیەکانیشی دەکردە ئامانج. استراتیژی ئێران پشتی بە فراوانبوونی شەڕەکە بە شێوەی ئاسۆیی بەست. هێرشەکان لە ڕووی جوگرافیاوە درێژبوونەوە و چواردە وڵاتی دراوسەی کردە ئامانج. بە بیانووی بە ئامانجگرتنی بنکەمریکەکانی بەشداربوو لە هێرشەکەدا، بە هەمە چەشنکردنی سروشتی ئامانجەکانیش بۆ ئەوەی ژێرخانی گرنگ لەخۆ بگرێت پانتایی شەڕەکەی بڵاو کردەوە. بەجیار لەوەی استراتیژی خۆڕاگری پیادە کرد، لە هەمان کاتدا ئەو بەربڵاویە ئەمریکا و ئیسرائیلی خستە بەردەم واقعێکی سەرسامبوونەوە و چۆنیەتی بنبەستبوونیان لە هەوڵی ناچاری بۆستانی شەڕەکە. دۆخەکە لە ئامادەی بۆ ڕووخانی کۆمەری ئیسلامیەوە گۆڕدرا بۆ ئامادەی لەسەر ڕێککەوتن و کۆتایی هێنان بە شەڕەکە. ئیسرائیل هەر لە سەرەتاوە هیچ نهێنێکی لە ئامانجەکان و هەنگاو عملیەکانی بۆ شەڕەکە نەشاردەوە. بە باوەڕێکی بێدوودڵیشەوە ئۆپراسیۆنەکانی بەستەوە بە نەهێشتنی هەڕەشەی کۆمەری ئیسلامی و لە ناوبردنی بەرنامەی ئەتۆمی و سیستەمی موشکی بالستیکی و لێدان لە بنکە سەربازیەکان. لە هەمان کاتدا ئیسرائیلیش لە ناو خۆیدا شایەتی کۆچی دەیان هەزار کەسی بوو. لە هەمان کاتدا خۆی لە بەرامبەر بەرزترین ڕێژەی ئاوەرە بوون و پەناهەندەکان یان ئەو پەناگایانەی کە لە نێوان تۆباران و دزەکردنی بەردەوامی درۆنەکان ئێراندا دیەوە. ئەمەش جگە لەوەی کە هەفتانە بەرەو ڕووی زیانی ئابووری بە نزیکەی 3 ملیار دەبەوە. کێشەی گۆڕانی هاوسەنگی سەرەکی شەڕەکە لە گەروی هورمزدا سەری هەڵدا کە لە خاڵێکی فشاری لاوەکیەوە گۆڕا بۆ ناوەندی ڕاستەقینەی قەیرانێک لە بەرامبەر ئەمریکا و ئیسرائیلدا، بەجیا لە خۆڕاگری تاران لە بەرامبەر لێدانە چارەکانی ئەمریکا و ئیسرائیل بڵێ. لە هەمان کاتیشدا داخستن و تێکدانی گەروەکەش قەیرانێکی پەشێوی جیهانی بزەی لێکەوتەوە کە ڕۆیشتنی نەوت بۆ ئاستیکی بڵین پراوێزخراو دابەزیوە بەرهەمی ناوچەکەش بە شێوەیەکی بەرچاوکەمی کرد. ئەم واقعە بووە هۆی ئەوەی کە بڵین ئۆپراسیۆنەکانی ئەمریکا و ئیسرائیل بە چڕەی سەرنج بخەنە سەر لە ناوبردنی تواناکانی ڕێگری ئێران و لە ناوبردنی بەشێکی بەرچاو لە بنکەی پیشەسازی بەرگری و شوێنەکانی هەڵدانی موشەکەکانی ئێران کە ڕاگەندا. تاران تۆڕە هاوپەیمانەکانی لە ناوچەکەدا لە چوارچێوەی بەرەیەکی استراتیژیە گرتوودا چالاک کرد بۆ بڵاو پێکردنی سەرچاوەکانی نێرەکانی و بەردەوامکردنی دۆخێکی نادڵنیایی و درێژخایەن لە ناوچەکەدا. ئەوەی شایانی باسە و کاتەی ئێران بڕیاریکردنەوەی هورمزیدا، ترەمپی گەڕانەوە بۆ ئەوەی کە دان بەوەدا برن کە ئێران وڵاتێکی بەهێز و پەیوەندیکی باشی لەگەڵ ئەمریکا هەیە. ئەمەش گۆڕانکاریەکی بەرچاو بوو لە گوتاری سیاسیدا. ئەم ماڵوگۆڕەت تا ئەو جێگایش ستایشی ڕۆڵی تارانی کرد لە کردنەوەی گەری هورمز، تەنانەت پێزانینی خۆیشی بۆ تاران بۆ جۆرەدا بڕیکا بەکردنەوەی گەروی هورمزی ئێران وەسفی کرد.
ئەمەش لە ڕوانگەی ئەمریکاوە وەک دانان بە هاوسەنگی نوێی هێز دەرکەوت. بەڵێ بینەران لێردا ناوبڕێکی کورد وەردەگرم و دێمەولەتەن. بەڵێ بینەران بەم جۆرە دەستەکەینەوە بە درێژەی بابەتەکەمان. دوای داخستنەوەی هورمز ترامپ گەڕایەوە بۆ هەڕەشەکانی خۆی. بەم شێوەیە دەتوانم بڵێم تاران سەر ڕایگرانی شەڕەکە بەسەریەوە لە کێشەی هورمزدا دەستکەوتێکی استراتیژی و جیۆپۆلیتیکی بەدەستێنەوە. بە پێچەوانەی دابەزینی هەوڵەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ تەسلیمبوونی ئێران، ئەمەش حساباتی ئیسرائیل و دەوڵەتی کەنداوی سەر لێ شێواو کردووە. پێویستە ئاماژە بەوە بکەین کە ئەم ڕوبەڕووبوونەوەیە شەڕێکی ئاسایی نەبوو، بەڵکو شەڕێک بوو لە نێو ئاڵۆزیەکاندا کە تێیدا هەل لایەنێک سەرنجی لەسەر شکاندنی ئیرادەی ئەوی دیکە بوو، نەک سەرکەوتنێکی سەربازی ڕاستەوخۆ بەدەست بهێنن. هەروەها سیاسێکی وێرانکار و داڕمانی یەکتری بوو. لە سەرەتای شەڕەکەدا حساباتی ئیسرائیل لەسەر ئەو گریمانەیە بوو کە بە ئامانجگرتنی سەرکردایەتی ئێران دەبێتە هۆی داڕمانی خێرای ناوخۆی و ڕووخانی کۆماری ئیسلامی. بەڵام ئێران ئەو لێدانانەی هەڵمەژی و بە خێرایی خۆی ڕێخستەوە سوودی لە مێژووی دوور و درێژی بەڕێوەبردننی ململانێنە هاوسەنگەکانی وەرگرت. ئەمەش بە شێوەیەکی بەرفراوان ڕوون بووەوە سەرڕای ئەو لێدانە توندانەی کە هەزاران شوێنی ناو ئێرانیان کردە ئامانج، وێرانکاری و قوربانی زۆری لێکەوتەوە. وەک چاوەڕوانیان دەکرد تاران نەک نەڕووخە، بەڵکو سەرپێچی هەموو پێشبینیەکانی کرد و پشت ڕاستی کردەوە کە گرەوەکان لەسەر داڕمانی خێرا زۆر دوورە لە واقعەوە. لە هەمان کادا ترامپ خۆی بینیەوە کە بە هەموو پێوەرێک ڕوبەڕووی هاوکێشەیەکی زۆر ئاڵۆزتر بووەتەوە. جگەلەوەش هەڵگیرسانەوەی شەڕی ئیسرائیل و حیزبوڵڵا بەشێک بوو لەم هاوسەنگیە ناوچەیە فراوانترە کە لۆژیکی بەڕێوەبردننی قێرانەکانی بەهێزتر کرد لەگەڵ گەیشتن بە دۆخە چەقبەستوەکان و 40 ڕۆژ خایاندنی شەڕەکە لەو ئاڵۆزیەدا بە ناچاری ئەگربەستێکی دوو هەفتەی ڕاگەیەنرا، بەڵام بە خێرایی بە هێرشی توندی ئاسمانی پێشێل کرا. هەروەها ئاراستەکەش گۆڕدرا بۆ مێزی دانوستان کە واشنگتۆن بە مەرجی توندەوە هاتناوە بە دوای کردنەوەی دەستبەجێی گەروی هورمز و دەست بە سەرکردنی ڕێگا بازرگانیەکان، داڕشتنی ڕێککەوتنێکی نوێی ئۆتۆمی کە پیتاندنی یۆرانیۆمی قەدەغە دەکرد. لە بەرامبەردا تەران وەها لە دانوستانەکە نزیک بووەوە مەرجەکانی تەسلیمبوونی بە تەواوی ڕەت کردەوە و وەهای نیشاندا ئەو شەڕە پەرتبوونەی کە بەڕێوە براوە بڵێن پێویست ئەمریکا ناچار کات پاشەکشە بکات. یەکێک لە دەرئەنجامە هەرە بەرچاوەکانی ئەم شەڕەش نەخشە و سیاسەتی ئێران بوو بۆ تێوەگلانی دەوڵەتانی کەنداو بۆ ناو شەڕەکە. ئەو وڵاتانش کە خاوەنی توانای سەربازی و بەرفراوان و هەزاران فڕۆکەی جەنگی بوون، دەست تێوەردانیان هەڵ نەبژارد و تۆڵەیان نەکردەوە. ئاکامی ئەم شەڕە تاوەکو ئێستا لە ڕووی سەربازیەوە ئەوەی نیشانداوە سەرکەوتنیە کلاکەرەوە نییە و ئەمریکا ئەو زلهێزەش نییە بتوانێت لە شەڕەکاندا بە سەرکەوتوی دەرکەوێت. لە ڕووی سیاسیەوە ئێران لەم شەڕەدا خۆی لە داڕمان و ڕووخانی ڕژێمەکەی پاراست وەک یاریزانێکی سەرکەوت و خۆی جێگیر کردەوە. لە ڕووی استراتیژیەوە پێگەی بەهێزی ناوچەی خۆی پاراست و دەرگای دانوستانەکانی فراوانتر کرد. سەبارەت بە ئیسرائیلیش خۆی بینیەوە کە ڕوبەڕووی واقعێکی زۆر ئاڵۆزتر بووەتەوە و لەوەی پێشبینی دەکرد، ئەوەی کە بتوانێت قەڵایەکی گەورە بێت و جەمسەرێکی سەرەکی بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وەک خەوێک مایەوە. لەم چوارچێوەیەدا براوە ئەو لایەنە دەبێت بەرامبەرەکانی ناچار دەکات پێداچوونەوە بۆ استراتیژی و هەڵگیرساندنی شەڕ و نەخشە سیاسیەکانی دابکات. بەگشتی ئەم واقعاتە و کوێستا لە دۆخێکی شەڕ و ناسەقامگیری بەردەوامدایە. ئەمڕۆ هەموو جیهان لەسەر گەورەترین بەرمی لە بارود وەستاوە کە خەریکە دەتەقێتەوە و چاوەڕێی ئەوەن کە ڕۆژ و کاتژمێرەکانی داهاتوو چی بەدوای خۆیدا دەهێنێت. ئاخۆ وێرانکارێکی تر لەگەڵیدا ڕوبەڕوو دەبینەوە. بۆیە وەستانی بێمەرجی ئەم شەڕە گرنگترین خواسی بزوتنەوەی دژە شەڕە و وەستان و کۆتایی شەڕ سەرکەوتنێکە بۆ کرێکاران و زەحمەتکێشان. بەڵێ بینەران بابەتێکی دیکەمان ئامادەیە بە ناونیشانی لە شەڕی ئێران ئەمریکا چی فێر بوو. ئەم بابەتە لەلایەن دکتۆر سەردار عەزیزەوە ئامادەکراوە. سەرەتا با ساتێک بگەڕێینەوە دواوە لە جەنگی جیهانی دووەم. ئەوەی شکستی بە سوپای ئەڵمانیا هێنا لەسەری هەموویەوە نەمانی گاز و بەنزین بوو کە دەبا بە کاریگەرەکانی ئەڵمانیا کاتێک سوتەمەنیان نەبوو بێکەڵک بوون. ئەمە وانەیەک بوو بۆ ئەمریکا
کە چۆن تووشی دۆخێکی وەها نەبێت. بۆیە ڕێکەوتنی ئەمریکا و سعودیە هەرزوو پاش جەنگی جیهانی دووەم لە ڕۆژی ڤالانتاینی ساڵی 1945 لە نێوان ڕۆزڤیلت و ئیبن سعوددا واژۆکرا. ئەم ڕێکەوتنە وەک نەوت بەرامبەر ئاسایش دەناسێنرێت. لە ڕاستیدا ئاسایش بەرامبەر ئاسایشە، چونکە کاتێک ئەمریکا ئاسایشی سعودیە دابین دەکات، سعودیەش ئاسایشی وزەی ئەمریکای دابین دەکرد. ئێستا جارێکی تر ئەمریکا بە ئاگاییەوە کە ناتوانێت بە ئاسانی ناوچەی کەندا و بەردەوامبوونی ڕۆشتنی وزە فەرامۆش بکات، هەرچەندە خۆشی بڕێکی زۆری وزەی خۆی بەرهەم بهێنێت. بەڵام نوخبەی ئەمریکی بە هەڵەدا چوو بوون کاتێک وەهایان دەبینی کە قەیرانی وزە لە کەندا و کاریگەری نییە لە سەریان. ئەگەر سەیری دوایین استراتیژی نیشتیمانی ئەمریکا بکەین، دەبینین کە بەڕاشکاوانە دەڵێت بایەخی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە هۆکاری وزە و ململانەی زلێزەکان و زۆری قەیرانەوە بوو. بەڵام لە دیدی ئەم ئیدارەیەوە وزە و ململانەی زلهێز کاریگەری لەسەر ئەمریکا نەماوە. لە ڕاستیدا مەترسی وزە بۆ ئەمریکا تەنها لە خودی وزەدا نییە، بەڵکو لە هۆکاری تردایە، چونکە نەوت بە دۆلارە. کاتێک نەوت لە دنیادا گرنگ دەبێت، لە ئەمریکاش گران دەبێت. لە ڕاستیدا کۆمپانیا نەوتیە ئەمریکیەکان ئەمەیان پێ باشە، بەڵام خەڵک دژێتی. دووەم، ئەگەر ئەمریکا واز لە کەنداو بهێنێت، ئەگەری زۆرە پێکەوە بەستنی نەوت و دۆلار کۆتایی پێبێت، کە لە ئەنجامیژە دەبێتە هۆکاری ئەوەی کە دۆلار بەو ڕێژەیە لە دنیادا پێویست نەبێت و لە ئەنجامدا ڕێژەی بێکاری لە ئەمریکا بگاتە لە 100%. بەڵام نەمانی دۆلار بە دراوی جیهانی توانای ئابڵۆقەدانی ئەمریکا بۆ وڵاتانی تر وەک چەکێک تەواو لاواز دەکات. کەواتە ئەم ئیدارەیە لەوە بە ئاگا بووە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەیگواستوێتەوە بۆ قۆناغێکی تر، هەرچەندە لە استراتیژیەکەدا باز لە تەنگەی هۆرمەز دەکات، بەڵام چاوەڕوانی داخستن و لێدانی کەنداو نەبوو، چونکە ئێران وەک لاوازیەک وێنا دەکرا. لە وێنە گەورەکەدا ئەمریکا دەبێت ئەو وانەیە فێر بێت ناتوانێت لە دنیا بکشێتەوە و بە وڵاتێکی گەورە بمێنێتەوە. بەڵام ئەگەر جاران شەڕەکان ئەمریکایان بەهێز دەکرد، ئێستا شەڕەکان ئەمریکا نە لە ناو و نە لە دەرەوە بەهێز ناکەن، بە تایبەتی کاتێک ئەمریکا خاوەنی هیچ چیرۆکێک نییە. ئەوە ئەمریکا لە دەیلەمایەکی قوڵدایە. چۆن شەڕ بکەین کە پێویستمانە، بەڵام نامانەوێت. بەڵێ بینەران، بابەتێکی دیکەمان ئامادەیە بە ناونیشانی دادگاییکردنی عەجاج لە نێوان چەسپاندنی دادپەروەری و مەترسی پەلەکردنە. لەتیف فاتح لەگەڵ مەجید ساڵح ئەم بابەتیان ئامادە کردووە. بەڕێوەچوونی دانیشتنی دادگاییکردنی عەجاج واگەیەکێک لە تاوانبارە دیارەکانی دەستگای سەرکوتکاری بەعس لە زیندانی نوگرە سەلمان وەرچەرخانێکی گرنگە لە مێژووی دادوەری ڕاگوزەر لە کوردستان و عێراقدا، چونکە ئەم هەنگاوە تەنها دادگاییکردن و سزادانی کەسێکی ئاسایی نییە، بەڵکو گێڕانەوەی شکۆ و ڕێزە بۆ قوربانیانی ئەمفال و زیندووکردنەوەی دۆسەی جینۆسایت لە ڕەهەندەی یاسایی و مرۆیەکەیدا. بەڵام تێبینیە سەرەتاییەکانی ئێمە لەسەر شێوازی بەڕێوەچوونی دانیشتنی ڕۆژی حەوتی ئەم ئایارە هەستمان کرد. کۆمەڵێک کەم و کوڕی تەکنیکی و کارگەڕی لە دادگایەکەدا ڕوویاندا. دەکرێت کاریگەری نەرێنیان لەسەر ڕەوتی دادپەروەری هەبێت، بە تایبەت لە پرسی ئامادەکردنی سکاڵاکار و گەواهی دەرەکاندا و دابینکردنی ژینگەیەکی گونجاو بۆ گێڕانەوەی ڕاستیەکان بەبێ پاستانی کات و ماندوێتی جەستەیی. چونکە کۆکردنەوەی زیاتر لە 20 سکاڵاکار لە یەک ڕۆژ یان لە یەک ڕۆژی دادگاییکردندا دەرفەتی وردەکاری و گەڕان بە دوای حەقیقەت کەم دەکاتەوە و دۆسیەکە بەرەو پرۆسەیەکی ڕووکەشی دەبات. لە ڕووی استراتیژیشەوە پەرشوبڵاوی تیمی یاسای کورد لە هۆڵی دادگا و نەبوونی هەماهەنگی یەکگرتوو لە نێوان پارێزەراندا دەستێکی مەترسیدار دروست دەکات کە ڕەنگە تاوانبار و پارێزەری تاوانبار بۆ تانەدان لە سکاڵاکاران بەکاری بهێنن، چونکە هەر کاتێک لایەنی داواکار بە گوتارێکی یەکخراو و بەڵگەی تۆکمە ئامادە نەبێت، ڕێکارەکان لە ئامانجە بنەڕەتیەکان لا دەدەن. ئەم دۆخە پێویستی بەوەیە دامەزراوە پەیوەندیدارەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی شەهیدان و فالکراوان بەرپرسیارەتی تەواو هەڵبگرن لە ئامادەکردنی دەرونی و لۆجیستی ڕزگاربووەکان و تاوەکو تەمەن و تێکچوونی ببورن یادەوەری نەبێتە هۆی ئەوەی جەلادێک کە پێشتردانی بە تاوانەکەی داناوە لە ڕێگەی یاساییەکانەوە بڵێن وێنەی خۆی وەکو بێتاوان نیشان بدات. مێژووی دادگاییکردنە سیاسیەکان لە عێراق بە تایبەت ئەزموونی دادگاییکردنی سەدام حوسەین وانەیەکی گرنگمان فێر دەکات. کاتێک
ڕێکارە یاساییەکان دەبنە قوربانی پەلەپەل و ڕۆحیەتی تۆڵەسەندنەوەی سیاسی وەگەوەی شیعەکان کردیان. تاوانبار دەرفەتی ئەوەی بۆ دەرەخسێت هۆڵی دادکا بکاتە سەکۆیەک بۆ پۆپولیزم و نواندنی ڕۆڵی قوربانی بە جۆرێک لە جیاتی وەڵامدانەوەی تۆمەتە قورسەکانی جینۆساید باز لە مەزڵۆمیەتی خۆی بکات. لە دۆسیەی سەدامدا پەلەکردن لە سزادان و جێبەجێکردنی حکومەکە پێشتاوبوونی دۆسیە گەورەکانی وەکو ئەنفال وای کرد بەشێک لە ڕایگەشتی جیهانی وەک قوربانیەکی سیاسی تەماشای سەدام بکات نەک جەلادێکی جینۆساید کار. کە لە دۆسێ عەجاج و هاوشێوەکانیشیدا میدیای کوردی و تیمی یاسایی نەیکەنە ئەرکی خۆیان کە وێنە دڕندەیەکەی جەلات وەک خۆی بپارێزن مەترسی ئەوە هەیە بەهۆی هەڵەی تەکنیکی دادگاوە مێژوو بە پێچەوانەوە بنووسرێتەوە. بۆیە پێویستە لە دانیشتنەکانی داهاتوودا بە تایبەت دانیشتنی چواردەی ئایار گۆڕانکاری ڕیشەی لە مامەڵەکردن لەگەڵ شایەت هەڵاندا بکرێت و مافی تەواویان پێ بدرێت بۆ گوزارشکردن لەو سیستەمەی یان لەو ستەمەی کە لێیان کراوە دوور لە هەر جۆرە دەستێوەردانێک کە بابەتەکە بە قازانجی تاوانبار بکێشێتەوە. گەیاندنی حەقیقەت ئەرکێکی نیشتیمانیە و نابێت هیچ میدیایەک و لایەنێکی سیاسی بۆ مەبەستی ناوبانگی شەخسی یان سیاسی مامەڵە بەو دۆسیە هەستیارانەوە بکات چونکە بڕیاری 160 ساڵی 1970 و هەموو ئەو بەڵگانەی کە لە بەردەستدان سەلمێنەری بێ ئەملا ئەو لای جینۆسایدی گەلی کوردن و ئەرکی دادگایە ئەم ڕاستیە مێژوویە بپارێزێت نەک ڕێگە بدات دەرز بکەوێتە نێو گێڕانەوەی قوربانیەکان. بەڵێ بینەران زۆر سپاس کە تاوکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمان نابوون بابەتەکانی ئەمجاری بەرنامەی لێکدانەوە هەڵوێستیشم بۆ ئێوەی بەڕێز خوێندەوە هیوادارم بەدڵی هەموو لایەکتان بوو بێت تاوکو بەرنامەیەکی تر هەر شاد بن.